سڵاتانی بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کەرتی وەبەرهێنان بە هەموو سەرچاوە و باشە جیاوازەکانی وەمیشە نەخشەڕێگایەکی گرنگ بووە بۆ بابەتی وەبەرهێنان بۆ پێشخستنی کەرتی ئابووری لە هەرگەل و نەتەوەیەک. بەتایبەتی ئێمە دەزانین لە کابینەی نوێن بەتایبەتی دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێم پلانێکی باشیە بوو بۆ سەرپێخستنەوەی کەرتی وەبەرهێنان. ئەمە لە ماوەی ڕابردوو ئەم کەرتە جۆرێک لە پەراوێزی پێوە دیار بوو، بەتایبەتی لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەو وڵاتانی کە تاکسەرچاوی داهات بوون وەکو حکوومەتی هەرێم تووشی قەیرانی دارایی گەورە بوونەوە. بۆیە لە دوای ئەم بڵاوبوونەی ئەم ڤایرۆسە ینی حکوومەتەکان تەواوی وڵاتە تازە پێگەشتەکان بیریان لەوە کردەوە کە لە پاس سەرچاوی داهاتی وەکو نەوت داهاتێکی دیکەیان هەبێ. بۆیە حکوومەتی هەرێم بە خۆشحاڵیەوە لە قۆناغی یەکەم لە چوارچێوەی پلانی 2020 پرۆژێ ڕاگەیاند کە ئەمانە بە پێی شوێنی جوگرافی و تایبەتمەندی پارێزگاکان دابەش کرا. بەشێکی زۆری ئەم پلانەی کە من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم تا ئێستا زۆری ینی جێبەجێ کراوە. نەتیجە و پلانی بەردەست چییە بۆ ئێستا و ئەتوانرا ئەم پلانە لە سەدا چەندی جێبەجێ بکرێت، چی بکرێت بۆ پێشخستنی کەرتی پیشەسازی بەتایبەتی بەگەڕخستنەوەی کارگە لە کارکەوتوەکان کە ئەمە بە کرۆک و جەوهری ئابووری هەرگەلێکدا دەنێت. حتممە لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی وردەکاری دیکەی سەبارەت بەم تەوەرە دەکەمە گفتوگۆ مناقشەی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز هۆزار تۆفیق ئەندازیار لە بەڕێبەراتی وەبەرهێنانی سلێمانی. هۆزار خان سپاس بۆم دەرفەتە بەخێر بیت. زۆر سپاس. سڵاو بە ڕێزت، سڵاو بۆ بینەران و بیسەرانی کەناڵی سلێمانی تیڤی. خۆشحاڵەزانم کە لە بەرنامەکەی بەڕێزدا بەشدارە بم. پرسیارەکە بەو نەسەبی کەم حتمما بەڕێزت ئەندازیاری لە کەرتی وەبەرهێنان دوورنووسێکی ئاگاداری پرۆژەکانی حکوومەتی ئاگاداری کەرتی وەبەرهێنانی لە کابینی نوێن بەرنامەیەکی باشە بوو بۆ سەرپێخستنەوەی کەرتی وەبەرهێنان. ئەم بەرنامە و پلانە وەکو ئەندازیارێک لە نزیکەوە چۆن بینیت وەکو خۆی جێبەجێ کرا ئەم کەرتە بەراورد بە ڕابردوو چ جیاوازێکی هەیە لە ڕووی گرنگی پێدانەوە؟ سەرەتای دەستپێکردنی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور بارزانی توانی پلانێکی تۆکمە و فراوان و گەشە سەندوو دابنێت بۆ پرۆژەکان. لە زمانی ئەو پلانەیە هاتووە چیان کردووە دراسی ئەو پرۆژانە کراوە کە دانراون لەسەر پێویستی پارێزگا و یەکە ئیداریەکان بووە کە ئایا ئەو پرۆژەیە پێویستە بۆ ئەو یەکە ئیداری و پارێزگایانە یاخودنا. لەگەڵیشیا ڕەچاوی سەرجەم سێکتەرەکان کراوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی متەوازی پرۆژەکان تەوزیع بکرێت. لە دوای دانانی ئەم پلانە دەست کراوە بە جێبەجێکردنی پرۆژەکان. دەستکردنی پرۆژەکان لە چیوە دەستی پێکردووە؟ بانگێشتی وەبەرهێنەران کراوە کە کار ئاسانیان بۆ بکرێت بۆ ئەوەی بتوانن پرۆژەکان بە شێوەیەکی باش بڕواتە پێش. بە خۆشحاڵیەوە هەندێک لەو پرۆژانە جێبەجێ کراون و هەندێکیشان لە بواری جێبەجێکردن. بەدەمەوە هاتن هەبوو لەلایەن وەبەرهێنەرانەوە بۆ ئەم پرۆژانەی حکوومەت ینی زیاتر ئەو پرۆژانە لە چی بوارێکدا بوون؟ پرۆژەی سەکەنی بوون یاخود پرۆژەی کشتتوکاڵی یاخود گەشت و گوزاری. کام لەم جۆرە پرۆژانە وەکو تەسنیفی ئابووریانە ڕێزی بکەین کامیان زیاتر داواکاری لەسەر بوو لەلایەن وەبەرهێنەرانەوە؟ سەرجەم پرۆژەکان کە لە بوارەکانی وەبەرهێناندایە ئێمەش یاسایەکمان هەیە، یاسای وەبەرهێنان. لەم یاسایە هەندێک بوار دانراوە کە ئەو بوارانەی ئەکەوێتە ناوی ئەوانەی ئەتوانرێت پرۆژەی تێدا بکرێت بیجۆدانە ئەوەی کە ئەم پرۆژەیە گرنگترە یاننا، بەڵام وەکو خواست و تەڵەب زیاتر لەسەر پرۆژە نیشتە جێبوونەکانە. لە وەڵامەکاندا خاڵێکی گرنگت باس کرد ئەوەی کە پرۆژەکان بە پێی تایبەتمەندی جوگرافی ناوچەکان دابش کراوە. لە ماوەی ڕابردوو ئەگەر پارێزگایەکی وەکو سلێمانی بە نمونە وەربگرین ینی باسی ئەوە دەکرا کە جیاوازی کراوە لە پێدانی پرۆژەکان. ئەم جیاوازی کراوە یاخود ئەمە هەر دەنگۆ بوو و پرۆژەکان لەسەر چی بنەمایەک دابش دەکرا لە نێوان ئیدارە سەربەخۆکان؟ دابشکردنی ئەو پرۆژانە بەپێی گرنگی و تایبەتمەندی پرۆژەکانە. ناتوانانی بڵیت ئەم سێکتەرە گرنگە ئەم سێکتەرە گرنگ نییە و هەندێک جاریش وەبەرهێنەرەکە مثلەن توانا و کەفائی ئەوەیە کە ئەتوانێت ئەو پرۆژەیە بکات، ناتوانێت لەوە توانای سەرمایەکی ئەو توی نییە کە بتوانێت پرۆژی زۆر لەوە گەورەتر بکات یان بچووکتر بێت کە قازانجێکی بۆی نەبێت. کەواتە من ئەتوانم بڵێم بە شێوەیەکی متەساوی بووە، هیچ جیاوازیەک نەکراوە. پرۆژەکان بەپی پێویستی یەکە ئیداریەکان و پارێزگاکان جێبەجێ کراوە. بەتایبەتی کاتێک کە بۆ نمونە دەسەڵاتەکان شۆڕ کراوەتەوە هەر بەڕێبەرایەتی گشتی وەبەرهێنان خۆی سەرپشکە لەوەی کە چی پرۆژێک جێبەجێ دەکات. بەڵێ بێگومان لەو کاتەوەی کە دەسەڵاتەکان شۆڕ کراوەتەوانێ لە دەستەی وەبەرهێنان و بۆ بەڕێبەرایەتی گشتیەکان
کار ئاسانیکی زۆر کراوە بۆ بەرهێنەرەکان کە ئەمە جێگەی ڕەزامەندی ئەوان بۆ بەدڵنیاییەوە لەبەروی هەندێک کاروباری ئیداری و ڕۆتیناتیان کەم کردووەتەوانێ هەر لە تەرخانکردنی زەوی و هەر لە بەخشینی گومرگی و هەتاوەکو پەسەندکردنی سەرەتایی پرۆژەکانیش لە بەڕێوەبەرایەتیەکان بووە وا کراوە ئاسانکاری بێت بۆ پرۆژەکان و بۆی زووتر بەرەو پێشچوونی کەرتی وەبەرهێنان. ئەمە وای کرد کە ڕەوڕەوەی کەرتی وەبەرهێنان لە هەرێم بچێتە قۆناغێکی باشتر. بێگومان وای کردووە کە بەرەو پێش بڕوە بە هۆکاری ئەوەی کە ئێمە توانیمانە داهاتمان هەبێت داهاتی چیمان هەبێت داهاتمان هەبێت لە کەرتی پیشەسازیە کە بتوانین ئێمە بەرهەمەکانمان هاوردە بکەین کە ئەمە هۆکارە بێت بۆ ئەوەی ئێمە داهات و ژێرخانێکی ئابووریمان هەبێت. وەزارخان خاوەنی داهاتی وەبەرهێنانین گەشتین بۆ قۆناغی ئێستا ئێمە؟ بەڵێ بێگومان ئەتوانم بڵێم کە خاوەنی داهاتین هەر بۆ هۆکاری کە باسم کرد لەبەر ئەوەی ئێمە وامان کردووە لە کەرتی پیشەسازیە هەناردەی بەرهەمەکانمان بکەین لە کەرتی گەشت و گوزاریە بتوانین جێستەرنجی گەشتیاران بین و چەند سێکتەرێکی تریشکەوای کردووە بتوانین سەرکەوتوو بین لەو بوارەیەکە. هەرچەند ئەمە ئیشی بەڕێزت نییە بەڵام وەکەوەی زانیاری هەبێ بە دەقیقیش ینی بە نزیکراوی پێم بڵێیت پرۆژەکان کە زیاتر جێبەجێکراون لە جۆری کام پرۆژە بووە بۆ نمونە پرۆژەی گەورە بۆ یاخود بچووک من بۆی ئەم پرسیارە دەکەم هەندێک جار سەرمایەدەر و بەرهێنەرەکان گلەی ئەوە دەکەن کە پرۆژەکانی حکوومەت زیاتر ئەوانن کە پرۆژەی گەورن کەمتر مۆڵەت بە پرۆژە بچووکەکان دەدرێت لە کاتێکدا پرۆژەی بچووک کرۆکێکی باشە بۆ گەشەبێدانی ئابووری کام جۆرە پرۆژانە زیاتر داواکاری لەسەر بووە. وەکو ئەوەی کە جیاوازی بکرێت لە نێوان پرۆژەی گەورە و بچووک ئەو جیاوازیە نییە لەبەر ئەوەی بەپی پێویستیە وەکوتمان پێویستی ئەو کاتەیە پێویستی بە پرۆژەی گەورەیە یان پرۆژەی بچووک پرۆژە بچووکەکان سەرچاوەیەکی سەرەکین بۆ گەشەپێدانی پرۆژە گەورەکان ئەم پرۆژە گەورانە لە هەر بە تەواوکەریە بێت ینی پرۆژەی بچووک و گەورە هەردووکیان تەواوکەری یەکە بن بۆ ئەم گەشەپێدانی وەبەرهێنان. باشە دیارە بۆ نمونە پرۆژەیەک دەبێت سەرمایەکەی لە چەندێک کەمتر نەبێ ئەمجا وەکو یاساکە مۆڵەتی پێدەدات. بەڵێ وەکو ئەوەی کە بڵێ پرۆژەی بچووک هەندێک جار سەرمایەکەی ئەوەندە کەمە ناتوانین ئێمە مۆڵەت بین بۆ پرۆژانە لەبەر ئەوەی سەرمایەکی زۆر کەمترە لە نرخی زەویەکەی لەو کاتەیە ئێمە ناتوانین مۆڵەت بدرێ بۆ پرۆژانە و یان ئەو پرۆژانی کە بەڕێز باستێکی ئەوەندە بچووکن و یان لە بواری یاسای وەبەرهێناندا ڕێگەی پێ نەدراوە بۆیە ناتوانن بخرێتە چوارچێوەی وەبەرهێنانەوە. یاسای وەبەرهێنان یاسایەکی ڕێگوپێک و بێکەم و کورتیە لە ماوەی ڕابردوو پێم وابێ یاسای ژمارە 4 بوو ئەگەر هەڵە نەبم دواتر بڕیار بوو هەموار بکرێتەوە ئەم هەموارە کرایەوە لەم خولەی پەرلەمانیا خۆت وەکو خۆی ماوەتەوە یاساکە وەکو خۆی هەرماوەتەوە هیچ گۆڕانکاریکی بەسەران نهاتوە. ئەم یاسایە دەستی وەبەرهێنەرانی نەگرتووە دەستی بەڕێبەرایەتە گشتەکانی نەگرتووە بۆی کە وەبەرهێنانی زیاتر بکەن یان یاسایەکی بێکەم و کورتیە و خراپ نییە بۆ ئەم دۆخی ئێستا. وەکو یاساکە من بە حکمی ئەوەی ئەندازیارم زۆر نامێ بچمە تەفاسیلی یاساکانەوە بەڵام ئاسانکاری کراوە پلانێکی باشە یعنی ئەتوان ئەو یاسایانی کە دانراوە ئەتوانن پرۆژەکان ئەگەر بۆ پلانانە بڕواتە پێشەوانە هیچ کەم و کوڕێکی نەبێت و زۆر سەرکەوتوو بێت. باشە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە پێی شارەزایی خۆت پێویستی بە کام جۆر لە وەبەرهێنان هەیە بە تایبەتی زیاتر باسی وەبەرهێنانی گەشت و گوزاری دەکرێت و وەبەرهێنانی نیشتەجێبوون بازرگانان زیاتر ڕوو لەمە دەکەن بە حکمەوەی کە جەدوای ئابووری باشترە. لە کابینی نوێم تۆزێک ئەم لاسەنگی هاوسنگ کرایەوە بۆ نمونە چۆن خواست لەسەر پرۆژەیەکی بازرگانی هەیە کە وەبەرهێنەرێک پێشەشی دەکات بە هەمان شێوە بۆ گەشتیارەکەی جواب بێت ئەم جیاوازێکم کرایەوە یعنی وەکو ئەو بەرنامێکە دانرا بوو بەنسبەت پرۆژە بازرگانیەکانەوانێ باشە کە ئەوەی بەڕێزت هەدەفتە هەندێک جار ئەو پرۆژە بازرگانیانە لەلایەن ئێمە مۆڵەتی پێنادرێ کەسەکە خۆی خاوەن زەویەکە و وێت بیکا بە باڵەخانەیەکی بازرگانی ئەو کاتە لەلایەن شارەوانی و مۆڵەتی پێ ئەدرێت ناچێتە ناو چوارچێوەی پرۆژەکانی وەبەرهێنانەوانێ بۆیە کە بینیت پرۆژە بازرگانیەکان ئەگەر بوونیان هەبێ زیاتر ئەوە هۆکاری ئەوەیە کە کەسەکە خۆی خاوەن زەویەکە و ئیکا بە پرۆژەیەکی بازرگانی بۆ پرۆژە نیشتەجێبووەکان جوایە جیاوازی هەیە لەمانە بۆ پرۆژە نیشتەجێبوونەکان پێویستیان بە وەرگرتنی ڕەزامەندی هەیە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ئەم پرۆژە نیشتەجێبوونانەی کە چێتە چوارچێوەی وەبەرهێنانەوە ئەبێت ڕەزامەندی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان وەربگیرێت. پێدانی مۆڵەت بە وەبەرهێنەرێک بەراورد بە ڕابردوو چ جیاوازیەکی هەیە بۆ نمونە پێشتر پێم وابێ حکومەت بۆ خۆی زەوەکەی دەدا بە وەبەرهێنەر دەوی بڕۆ وەبەرهێنانی لەسەر کە بەڵام ئێستا
وەبەرهێنەر دەبێت مەرج و داواکاریەکانی خۆی بەڕوونی پێشکەش بە دەستەی وەبەرهێنان کە بۆ ئەوی لە کام جۆرە وەبەرهێنان دەکات. حەز دەکەم وردەکاری ئەم جۆرە مۆڵەتە چۆن ینی مۆڵەت دەدرێت بە وەبەرهێنەرێک ینی ئەمە بۆ ڕوونکەیتەوە وەزارخان. پێدانی مۆڵەت سەرەتا لە داواکاریەوە دەست پێ ئەکات. باشە پرۆژەکی تەقدیمەکات، دوای ئەوە سایت پلانیان ئامادە ئەکەن و پێشکەشیەکەن. لە دوای ئەوە چەند ڕێکارێکی ئیداری هەیە کە پێویست دەکات ئەو ڕێکارانە بگرێتە بەر و چەند هەڵسەنگاندنێکی بۆ ئەکرێت هەر لە بەڕێوەبەرایەتەکانە و هەر لەم لە دەستی وەبەرهێنان اینجا ئەتوانرێت بکرێت بە پرۆژەیەکی تێر و تەسەل و بتوان مۆڵەتی پێبن. لەمەدا پێویستیمان بە شارەزا و توانە و لێهاتی وڵاتانی دەرەوە نییە بە تایبەتی وەبەرهێنان پانتایەکی فراوانی هەیە ڕەهندێکی فرەڕاندا. لەمەدا چەند گرنگە وەبەرهێنەری دەرەکی ڕۆڵی هەبێت بۆ ئەوەی کارتی پیشەسازی بازرگانی گەشت و گوزاری سەر پێ بخرێتەوە. لەمەدا حکوومەت ئێرەم تا چەند هەماهەنگ بوو لەگەڵ دەرەوەدا. بەڵێ زۆر گرنگە وەبەرهێنانی بیانی وەبەرهێنانی بیانی کە بتوانیت بیان هێڕێتە ناوانێ، بەڵام بەو مەرجەی کە ئەمانی ناوخۆی خۆشمان پشتگوێ نەخرێت، یعنی بۆ ئەوەی گلی دروست نەبێت وەبەرهێنەرانی ناوخۆ گلی بکەن بڵێن تەنها گرنگی دەدرێوە بە بەڵێ وەبەرهێنەرانی بیانی. بەڵام ئەتوانرێت وەکو میکانیزمێکدا بنرێت هەندێک جار پێی ئوترێت جوین ڤێنچەر، یعنی بە هاوکاری هەردوولا ئەتوانن پرۆژەکان بەرەو پێش ببەن. پێم وابێ ئەگەر ئەو هاوکاریە هەبێت باشترە و ئەو هاوکاریش کراوە، یعنی پرۆژەی دراوە بۆ بەرهێنەری خۆماڵی بێت یا خودت دەرێکی بێت. باشە وەکو دەستی کار لە پرۆژەکان کە هەمیشە بابەتێکی گرنگی وەبەرهێنانە مەرجێکە بوو کە دەبێت ئەو پرۆژانەی جێبەجێ دەکرێت لە سەدا بۆ نمونە 50 بۆ 60 وەبەرهێنانی بیانی ینی ناوخۆی بێت بۆ ئەوانەی کە دەستی کارن. ئەمە جێبەجێ کران پلانۆگو خۆی ینی سود لە شارەزا و توانە و لێهاتووی کرێکاری ناوخۆی وەربگیرێت هەم لە ڕوویەکەوە بێکاری کەم دەکرێتەوە هەم لە ڕوویشەوە ئەو داهاتی کە بەدەستێ ناچێتە وڵاتانی دەرەوە. ئەمە جێبەجێ کرا لە پرۆژان کرا بە مەرج بەسەر وەبەرهێنەرەکانەوە. وەزارخان هەندێک جار خۆیان وەبەرهێنەرەکان چاوکراوەتر بوون، تەنانەت ئەچن ڤیزا وەرئەگرن بۆ مەجموعەیەت کەس لە دەرەوە ئەیان هێنە ناوانێ کە ئەمانەت بۆ تەنها بۆ کردنەوەی خولێکە. ئەم خولانە بۆ کێیە؟ بۆ کرێکاری ناوخۆیەکانە، بۆ ئەوەی بتوانن کارگەکان یان ئەو پیشەی کە هەیەە فێری کرێکاری ناوخۆیەکانی بکەن و دوای بگەڕێنەوەانێ بۆ شوێنی خۆیان. بەڵێ ئەتوانن بڵێم کار ئاسانی بۆ ئەو بابەتەش کراوە و بەرهێنەرەکانی خۆشیان ئێستا ئەتوانن بڵێم بەرچاوڕوونترن و ئەزانن کە ئەوە شتێکی باشەکەن ئەگەر هاتوو ئەم سیستەمە بەڕێ بکەن. وەزارخان پرسیارێک کە من بەستمە ینی لێرەدا لەم گفتوگووا بیکەم کە وەکو کۆمنت هاتوو بۆ من هەندێک لە وڵاتی پرسیاری ئەوە دەکەن کە قستی یەکەکانی شەجەبوون بڕیار بوو بە 132,000 دینار بەرامبەر 700 دلارێک لە وڵاتی وەربگیرێت کە ئەمە نرخی ئەو نرخە فەرمیەیە کە بانکی ناوەندی عراقی دیاری کردو بۆ 100 دلارێک بۆ بەرهێنانی هەرێم ئەمەی جێبەجێ نەکرد. هۆکارێکە بوو بۆ ئەمە وەکو دەرچوونی ئەو بڕیارە بەڵێ بڕیارەکە هەیە، بەڵام وەکو جێبەجێکردنی ئەویان نازانم بۆچی جێبەجێ نەکراوە. بەداخەوە ئەگەر بکرایە کار ئاسانێکی زۆر باشترە بوو بۆ ئەو دانیشتوانی یەکانە. باشە بڕیار بوو 20,000ەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت دروست بکرێت. ئێوە دروستنزیک ئاگاداری ئەم بابەتەن پێمە بێت لە هەولێر و دهۆک زەوی تەرخان کراوە بۆ ئەم پرۆژەیە ئەوە ڕێکارە سەرەتایەکان دەستی پێ کردووە. لە سلێمانی کەمتر ئەم هەوڵەت دەبینرێت. لێرە ئەمە بۆ تەفکرە و پرۆژە یاخود هێشتا ئەم بابەت هەرماوە. لە وەزارەتی ئاوادانکردنەوەوانێ لە ئێستا فۆڕم بە شێوەی ئەلکترۆنی تەوزیع کراوە کە بڕ بکرێتەوانێ وەکو تەرخانکردنی زەویەکەی ئەوە بەڕاستی من زانیاری منێ لەسەر. باشە پرسیارێکی دیکە لە ماوەی ڕابردوو هەندێک زەوی درابوو بە وەبەرهێنەر کە ئەم زەویانە لە ئەساسدا بۆ جۆرێک لە پرۆژە بۆ بەڵام دواتر سیفەی پرۆژەکان زەویەکە گۆڕاو بۆ بازرگانی یاخود بۆ گەشت و گوزار. ئەمە تا چەند خراپ بوو بۆ بابەتی وەبەرهێنان بە تایبەتی ئێمە دەزانین وەبەرهێنان سەرچاوێکی سەرەکی داهاتە. بە ئێستاشەوە ئەمە گرفتێکی سەرەکی یاخود ئەمە چارەسەر کراوە بۆ نمونە بازرگانێک زەویەکی وەردەگرت بۆ پرۆژەیەکی وەبەرهێنان کە سەرچاوەکەی بۆ داهات بۆ حکومەت دەگەڕایەوە بەڵام دواتر ئەم داهات بەپێی قازانج و بەپێی مامەڵەی ڕۆژ دەکرد بە شوێنێکی بازرگانی. ئەمە ڕێگەی لێگیراوە لەم کابینەیە. هۆزارخان ئیشی لەسەر کرا ئەم بابەتە.
بەڵێ هەوڵ درراوە کە ڕێگری لێ بکرێت بەڵام وەکوتم هەندێک جار بەهۆی تەڵەبی زۆر لەسەر ئەو سێکتەرە و ئەکات مستەسمیرەکە بڕوا بۆ ڕێگایە کە زۆرترین قازانج بکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ڕێگەی لێ گیراوە ئەوە نییە بڵێ بە ئارەزوی خۆی ئەم کەرتە ئەگۆڕێت ئەم سێکتەرە ئەگۆڕێت پێویستی بە دیسانەوە جارێکی تر پێویستی بەوەیە کە مۆڵەت وەربگرێتەوانێ هەمواری مۆڵەتی بۆ بکرێتەوانێ ئەوەی تایبەتە بە کارتی پیشەسازی کە هەمیشە بە ژێرخانێکی گرنگی ئابووریدا دەنجێت پێم وابێ بە ڕێز نووسینێکی باش لەسەرم بابەتە هەبوو لەم کابینێدا هەوڵ درا بۆ بەگەڕخستنەوەی کارگە لە کارخراوەکان و ئەگەر وەکو داتا و زانیاری لات بێت چەند کارگە بە دیاریکراوی لە سنووری پارێزگای سلێمانی مامەڵیان نوێ کردێتەوە بۆی کە ئەم کارگانە بخرێتەوە سەرکار یاخود ئەمە ڕۆڵی هەبوو لەوەی کە دووبارە دەست پێ بکرێتەوە بە پرۆژە پیشەسازیەکان بەڵێ بەنسبەت پرۆژە پیشەسازیەکانەوەکو بە ڕێز باست کرد ئەتوانی بڵین بە داهاتێکی ژێرخانی زۆر باشدا ئەنرێت بۆ وڵات ئەم کارگانە کە داخراوە چەند هۆکارێک هەبوو بۆی هۆکاری سیاسی و ئابووری و مرۆیی و هەتا دوایی کردنەوەی ئەم کارگانەش بەڕاستی پێویستی بەوەیە کە هەندێک جار ڕێکاری ئیداری و کارگەڕەکان کەم بکرێتەوانێ لەسەر وەبەرهێنەر لەگەڵ یا پێدانی قەرز زۆر گرنگە بۆ کارگەکان و هەندێک جاریش کەمکردنەوەی نرخی کری کارەبا ئەتوانن سوود لە وزەنویەکان وەربگرن کە بەڕاستی هەندێک جار لەو کارگانی کە داخراون هۆکارەکەی نرخی کری کارەبا بۆڵێ کارەبایەکی زۆرمان هەیە ناتوانین و هەندێک جار ئەو پرۆژە پیشەسازیانە بە شێوەیەکدا ئەنرێن هیچ خزمەت گوزارێکی بۆ نەگەیشتووە نە لە ڕێگەوبانانە ئاو نەکارەبە پێویستە ئەو پرۆژە پیشەسازیانە لە ناوچێکی پیشەسازی دروست بکرێ بۆ ئەوی بتوان بە ئاسانترین شێوە تەنانەت کەرەستە خاوەکانیشی بەرهەم بهێنێت و بەدەستی بگات ئەو کارگانی کە ئێستا لە کاردان تەواوی سەرچاوە ئەو سەرچاوانێکە و کەرەسی خاو سوودی لێ وەردەگیرێت لە دەرەوە دەهێنرێت یا خورە ناخۆی هەرێم دەست دەکەوێت هۆزارخانەمانە بەداخەوە وەکو بەدواداچوونم لەسەر ئەمە خەلەل و گرفت نییە بۆ بابەتی داهات و ئابووری ئێمە بەڵێ بێگومان هەندێک جارەڵێ ئەگەر کەرەستە خاوەکەشمان هەبێ کوالیتیەکەی ئەو کوالیتی نییە کە ئێمە بتوانین بەکاری بێنین ئەمەش هەندێک جار پشت ئەبەستێتەوە بە سێکتەری کشتتوکاڵی هەندێک لەو کارگانە پێویستی بە کەرەستی خاوی کشتتوکاڵی هەیە بەڵام ئەم سێکتەرانە بۆی ئەڵێن گرنگی تەواو بدرێ بە هەموو سێکتەرەکان لە بروی تەواوکەری یەکترین و زنجیرەیەکن لە ناو یەکە شتێکمانەیە بە ناوی قەرزی پیشەسازی بەڵێ قەرزی پیشەسازی بوونی هەیە ئەتوانرێت ئەو قەرزانە بدرێت بە وەبەرهێنەرەکە بۆ دووبارە دانانەوەی کارگەکان ئەویش بە پێی چەند مەرج و ڕێنماییەکە کە ناکرێتەوە هەر لە خۆتەوە قەرز بگرێت بە وەبەرهێنەرەکە بەبێ ئەوەی کە بزانی لەسەر چ بنەمایەک بۆ چیەتی و چی پێویستە و کارگەکەی چۆنیە و چیتر بەرهەمەهێنێت ئەگە پرسیارەکە بەو دیوەی دیکەدا بیکەم وەکو ئەندازیارێک ڕوئیا و فکرە و بیکنەوەی خۆ چییە بۆ ئەوەی کەرتی پیشەسازی سەر پێ بخرێتەوە دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت یعنی ئەوەی کە بۆ منە لە ئەزمموی ئیشکردنی خۆتا دیوتە و دەتەوێت حکومەت سوودی وەربگرێت بەڵێ سەرەتا پێویستە گرنگی بە کەسانی پسپۆر بدرێت لەو بارەدا بەکردنەوەی ناوەندی پەرەپێدانی پیشەسازیەکان و لەگەڵیشە لاسەنگی دروست بکرێت لە بەرهەمی ناوخۆی و بەرهەمی دەرەوە وا بکرێت بەرهەمی ناوخۆیەکان زیاتر گرنگی پێ بدرێت بۆ ئەوی بەرهەمی ناوخۆ زیاتر بەکار بهێنرێت ئەمە هۆکارێکی ترە بێت لە کاتێکی شاکە مۆڵە دەدرێت بۆ پرۆژانە پێویستە ڕەچاوی جەدوای کەڵکی ئابووری ئەو پرۆژانە بکرێت جەدوای اقتصادیەکەی زۆر گرنگە بە ورتر دراسی ئەو جەدوایە بکرێت لەگەڵیشە ئەوەی کە زۆر گرنگە سوود لە کارمەندی بیانی وەربگیرێت بەکردنەوەی خولی ڕاهێنان بۆ کارمەندانی ناوخۆ باشە هۆزارخان لە هەرێمی کوردستان ینی ئێمە لە ڕووی توانای بەشەری و مرۆییەوە ئەقلی ئابووری گەوری وامان هەیە کە بتوانێت هەموو جۆرە پرۆژەیەک لە هەرێم برەو پێ بدا یان بۆ ئەمە دەبێت هەرپەنا بۆ وڵاتانی دیکەی دەرەوە ببین ینی خەڵکی پسپۆر و شارەزە و ئەکادمیمانەیە کە بتوانێت کام جۆرە لە پرۆژە گرنگە بۆ ئێستای دۆخی ئابووری هەرێم بیخاتە بەرنامەی کارەوە جێبەجێ بکرێت سەرجەمی ئەو بابەتانی کە باسمان کرد پێویستی بە داراییە یعنی پێویستی بە داهات و پارەیەکە هەندێک جار فکرەکەت پێیە بەڵام پێویستت بەوەیە کە تۆ
داهاتێکت هەبێ پارەیەکت هەبێ پاڵپشتێکت هەبێ هەندێک جار ئەو مستەسمیرانە پرۆژەی زۆر جوانیان پێ پرۆژی زۆر گەورەیان پێ بەڵام لەبەر ئەوەی پاڵپشتێکیان نییە ناتوان ئەو پرۆژانە زیاتر بەرەو پێش ببەن و داهێنانی تیا بکەن لەو پرۆژانی کە هەشیانە لە ڕووی ژینگەی ئابوووریەوە لە ڕووی ژینگەی مرۆییەوە هەرێمی کوردستان بۆ مجۆرە پرۆژەیەک دەسەیات بەڵێ ئەتوانم وا ئەوە بڵێم چونکە لەبەرەوەی ئێمە زۆرترین کەرەستەی خاومان هەیە ئەگەر بێت و ئیسپادەی لێ بکرێ بۆ نمونە لە کاتی دانانی ئەو کارگانەیە ئەو کارگانە لە شوێنێکدا بنرێت کە بتوانێت کەرەستەی خاوەکەی بۆ نمونە لە زەوێکەی ئەوانی وەرگێت یان نزیک بێ لەو شوێنانەوە کە کەرەستەی خاوی هەیە بەڵێ ئەتوانم بڵێم کە ئەتوانرێت ئەو شتە سەرکەوتوو بکرێت وەکو دوایین پرسەر و لە هەمووی گرنگتر ئەوەیە بۆ نمونە نەبوونی سیستمی بانکی تا چەند ڕێگر بووە لەوەی کە وەبەرهێنەرێکی دەرەکی بەبێت ترس سەرماکەی بخاتە پرۆژێکی وەبەرهێنان لە هەرێمەوە ئەمە لە ماوەی ڕابردوو هەندێک وەبەرهێنەر فکرە و پرۆژەیە بووە کە بێ وەبەرهێنان لە لێرەدا بکە بەڵام کە بینیوەتی ئێمە سیستمێکی بانکی پێشکەوتومان نەبووە نەیتوانە پارەکانی دابنێ کەواتە کاراکردنەوەی ئەم سیستمە تا چەند گرنگە بۆ بەرەو پێشبردننی کەرتی وەبەرهێنان بەڕاستی کاراکردنەوەی سیستەمە زۆر گرنگە چونکە وا لەوە بەرهێنەرانە کات کە تەشجیع بن زیاتر کارەکان بەرەو پێش بەرن و پرۆژەی تازەتر و باشتر پێشکەشکن هەندێک جار وەکۆی باسمان کرد کە نەبوونی ئەو بانکانە هۆکارە بێت بۆی جارێکی تر کە نەتوانێت پرۆژەکانی بەدڵ تەمینی ئەو پارەی کە هەیەی بخاتنە و پرۆژەکانەوە لێرە و خەڵکەکەش ئیسفادەی لێ بکات. زۆر سپاس بۆ هۆزار تۆفیق ئەندازیار لە بەڕێبەراتی وەبەرهێنانی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دووبارە بەخێربێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشن. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەخێر.